کچەکەم بوو کە خان بەیانی باش بەیانیتان باش بەیانی باش بەیانی باشی چی بۆ ئێڵن کەس بخەوێ ێ باشە بۆ لا چاوی بلە وانێ کردو کوڕم ئەخ چۆنە بێشتیوە وڵای لە سایی سەری ئێوەوانە ئەخ بۆ ئێمە چیمان کردو ڕۆڵە بۆ ئێوە ئێڵن کەس بخەوێ ها کچەکەم ئەخروانیوە ڕۆ ئێمە فێن ئێمە بەس بە قوربانی ترەمە تۆ شو کردووە و ماڵە و مەسئولیەتی ماڵگاڵتە نییە بە بەیانیان هەستیت و ئیشکەیت و ئاخۆوانە بکەی بە قوربانەی چی زۆر ناڕازی من ئێستا ئەڕۆمەوە ڕۆڵە عیبە ئاخامان تێکێ هیچمان وتووە ئێمە ڕۆڵە بە قوربانم شت بەخۆشی تۆ ئێستا شو نەکردووە ئەبێ فێری بە قوربان ئیشی ماڵەکەکەی گسێک بێی نان حازرکەی چێشت لێنێ ئاوا بە تۆ ئێرە ماڵی باوک بیر لە ماڵی باوکن نەکەیتەوە ئەوە تەواو نەما تەواو ڕۆڵم خەمە نەبێت ئێمە هەموو هاوکات دەبین لە ماڵەیە ئێستا بۆ من تۆ توانین جل بشەوە نیە ئەی پێیان تۆ ڕۆڵە ئەم بەس ماڵ پاکەکەم ئاسیا تۆ ئەوامە شێش شتی وا لێنێ دی قەیناکە بەکرێشوە من گۆری چێت شۆم بەکرد خوابم قەڵافەتە و دانیشم من ئەبێ فێر بێ ئەو فێرکە ئەو کاکە تۆ بیش من هەڵیەخەم چی لێ بکەم تۆ وازەوە بێن باشە ڕۆڵە تۆ نانە بۆ خورێ تۆ بڵێ بۆم بخورێ خوڕبەسەری باوکم هەرەڵا دانیشی بەلەمێ خۆی بۆ بە قوربانە بم ئاقڵ گیان زێنجی تۆ ئیشی ماڵەکە کە خۆزانی گستێک بیت و ناوماڵ کۆکەیتەوە بۆ یەک دەقە دە باشەوە قوربان تۆ چێش توش دەکە لێنێ باشە خۆ فێر هەلو باشی سیروانجان وەختی تەلەفۆنە سەلامە بیاخوا لە چۆم هەڵا لە ماڵەوەم خێر باشە 10 دقیقە لەلاتم ئیشەڵە باشە دەیخوا حافیزم بەلێ بۆ کێ بوو ئەوە سیروانی برا ماڵە وەرە ئیشیشی زەرورم پێێت بوو 10 دقیقەتر بابێ مە خەریکی تەوزیعی ئەعمالیان کاکە مەقاوەلاتی هەیە و مەژغوڵ و پارێکی باشی باسەرێکی لێ بەم خێر بەشمی سوادی وەڵڵا باش دەتۆزە پای لێ قەرز کرد دیدارێکمان پێ خەمە نەبی ئیشڵا من بە یارمەتیەوە باش ملیۆنێکی لێسەر دەیخوا حافیز نمەکیان دەهستە بە قوربان هەستە بڕۆچین چێشتەکە لێنین فێری شتەکەم باشە ها کاکە با بچین تازە بچین چێشتێکی باش لێنین و با تۆش فێر ببی باشە بۆ نانی بەیانی حازر نەکەین نان تازە نانی بەیانی نوێکم بە یەک کورە دەیڵە من و بێن من چەنێ ڕۆڵێکیان بڕوا بچین چێشتێ لێنێ هەستە بڕۆ دی ولا قوتی یارمەتی ماڵەوە بەڵێ وەرە لەسەر سێژنە پیاڵەیە چانەی بیخۆیتەوە بخوا بە قوربانی بەشێ ئەڵێن باوکە شتێ بڵم تووڕە نابی نەبوو تەمان لەگەر ڕێز و حرمەتما بێ ئەدەبی نەبێ ئەڵێم زۆر عەزیەتی ئەو ژنەمەیە توخوا باوکە ئەو 250 پلانی کورە هەتی هێشتا پەنجەی کورە بە ئاوی گەرما ئەخە دێسەوە بردیانە ئەوجی بەخوا پێیەکەن ئاو گەرماکی پێەکەن بەخوا لە ترسی ئاغا نەبووە تێگەی لێم قوبوڵ ناکرد بەجێ ئاغای کەرەشتی لەگەڵا ناوت ترسی ئاغا ترسە باوکەژان لەگەر ڕێزمەوە خەزور تۆ ناکرێتەوە قسە بە خەزورم بڵێ چەنە بازی ژۆ بگرن خۆتاگەزان تۆشنە هێنا و تازە مەسرفمان هەیە تێگەی دینارێکی پێەیە نەبخ بۆ دینارێکی پێ بۆ قەنەهار هیچی پێ هێشتین ئەم ئەزانی چێ باوکەژە وڵای خۆت زەین پارە زەرورە بۆ من خۆت زانی ئەو نمەژیان میکیاجیە و بەخوا ئەبێ مانگی جارێکی 2 جار بۆ تۆکسیش بکە یە کوورمێسە حالڵێ زەردەوەڵی هاتی بە دێوێەوە نانە باوکە زەرداوڵە نیە بۆ تۆکسی بێڵێن ئەیدێ وەڵای جا خۆ قەنەهار هیچی پێ هێشتین هەرسێ ناینە سەر ساجی عەلی وەڵاوا بوو بەس خەمتان نەبێت چۆن کورە سەری بێڕەسەق لە ژێر خاک ئەخە چۆن وەڵا برادێکی ڕۆنگۆڕم هەیە سەمتەرێکی گەورەی هەیە باشە ڕۆنیتی ئاگۆڕێت جوان کاری سیارۆمە یاروشتی وایە بەجددی تۆزێک کابراکە نەختێک ڕقە شاگەر زۆر لای نامێنێتەوە چکەس بەجددی شاگردەکان بێعەمەل بوون یەک لە سەرێک ئیزنیاسە کەسی لا نەماوە ئەخەتە باوکە جێگە کابراگەرکەونە کەربێ بە قورعان بۆ کەلشیش نایە کوڕم شاگردەکان بێعەمەل ئێدە باش بەڵام ئێمە بچین بە دڵسۆزی ئیشی بۆکەین ڕۆنگۆڕین سیارەت چییە هیچ وتم مەکینە داناک بڕغویەکەی کەیت و دوای ڕۆنەکەی تێکەی چە بەکەوێتەوە مەبەستە باوکە بەسەر ڕۆنە پیسەکە ناکوڕە پیسەکە ڕۆ ئەەکەیت دوای فێر دەکەم خۆم فێر دەکەم باش ڕۆژانێکی باشپالەتی و پێژین و هەستاشێت باوکە جاجار بەکریژە بین بەکریژە بین بەس شاگردی گرنگترین شت لای من کاتەکەیتی کاتەکەی چۆنە وڵا کاتەکەیت لەبیان تا ئێوارەیە جا باوکە شتێ بڵێم داوای لێ بوو چییە؟
ئەکرێ من سعات 12 بێم ئێرە خۆی سعات دووسێ دایخات ئەخ بەخوا خۆت زانی من شام تۆ کەمە خەومترە نەخەوم دەبەسە هەچوی دەبەسە سوێک و دەدڵی منەوە بێ ئەدەب بەزە قسە قۆڕانە بکە دەبەسە باڵاو بێن خۆم لوتم داگرساوە کاکە بووم کە بە سعات بەانی زوو سعات لێرەوە حەوت و نیو بوو هەژوەکەوی نەڕێ هەرسێکمانە چیم بەڵام یەکشتی تر هەیە زۆر گرنگە الله خۆتە زانی باوکەش هەم نەبێ پرسێ بە نمە ژیان بکەم نەکەی ئامان بلە پرسی پێنە بۆ بچم ئەم لاشە ئەڕنێ کوڕم دوای خۆم تێگەێنم بەشێنەی دە باشە بەس ئێستا بۆ نەچین سەرێک بین هەم دوکانەکە شارە زابی زای ئیشەکان چۆنە ئێ باشە بەسەر چە بەزبانانێ خۆین کور لە بازارێکی لە فێگە کون باز نانێکی نانمان لێ بۆ بە زەهری مار باش دەفەت دەبڕۆ لا حول ولا قوة إلا بالله نما خان ئەوەش دەڵێ فێرم بکە ئەبێت دەجەربانیکەی نما وا هاتم ئاوەرە دەوەرە نابێت تو ناتێوە فێر ببی ئەمە یەکەیە کە دەریە نێوانی کە ناسکە ئەمانە کوڵانیان زۆر ناوێ بەس سنگەکە زۆریەوێ باشە با تۆزی ئەو زیاترتیای بە دوایی دانە هەمووی سوورەکەیتەوە ئەوە مریشکەکە بەس بۆ نییە چی بۆ نییە وەنساردێ من ئاوا نایخۆم زۆر کچێ بۆچیەوە ئەیبینیە تۆ سوورەکەدەوە وا نامێنێ وەرە سیرکە ئەمە فاسۆلیای کردومەتە ئێرە تقریباً 20 دقە بۆ نیو سەعات ئێستا تایە بێ دوایی سەرەکەی هەڵەیەیتەوە باشە نەتەواوی چی اینجا ئەهێنی تۆزە ڕۆن و دۆشاوی تێکەیت و دیسانەوە سەرێنیتەوە باشە خێشە بیر نەچێت ڕۆڵێ ئاسانە هیچ نییە باش ترەمە ئەوەی ناوێت باشە ئەمە ئاوی برنجەکەیە باشە سەوە خەریکە کوڵیە برنجەکەم خوسانوە بڕۆ بیێنە ئەوە تا نەبیانەکوێ ئەیوەنی ئاوداناوەتی بۆ برنج برنجەکە ئەخوسیان تێکەمە پڵاوە خۆمە قبولی نەخۆشم تۆ باش قبولی نازانم دەبڕۆدی لەچی نازانێ حکم لله ئەیەڕۆ وتم برنجەکەم خوسانوە لە تەشتێکە ئەمە نییە ئەوە هەموو ئاو تێ کردویتر بۆی تێناکەیت و تەواوی سەخەکەی تێکەوە سیکە ئەمە ئاوەکەیە ئەی کوڵێنی برنجەکە نیو سەعات پێش وەختە ئەی خوسێنی بە کتێ ئاوی گەرم ئێستا خوسانوە دەوتە لەسەر سنەکەی دەبڕۆ بیهێنە باش بەخوا قەت فێر نابێ ئەمە چییە بە قوربان قورسە دەستم سووتە فۆتۆ جارێک ئەو قوڵپی نەیاوە جارێکە ئەمە بەسووتم بابی بینی باشە ئیتر تۆزێکی کە ئەمەی جوانتیەکەی باشە ئەیکەیتە ناوی ئیتر ڕێک و پێک جاجا سەرێکێی هەتا هەستەکەی تر تۆزێک ئاخریکە نەرم بۆ ماویەتی تۆزێک نێڵی ببێ بە پەڵوڵە باشە بۆ ڕۆنە تێنەکردو ڕۆن دوایی ئەیقەچێن توێتی بەسەر برنجەکەیە جایکەیتە بە سوزگیەکەوە یەنتیەکەیتەوە ڕۆنەکەوە جوانەکەی لەسەریا باشە ئاسانەوە نییە زۆر دەوتم من ئەڕۆم ئەچمە ئەو دیۆ ئاگاو لەمانە بێت خەمێ نەبێ ئەم لە هەمێ نێڵی بسووتێ مە فاسۆلیاکەیە خەمە نەبێ ئەلو چۆنی ساوێنگیان ئەحواڵە تۆ چۆنی بە ساخەو بم وەڵا باشم دڵەکەمەی تۆ چۆنی وەڵا باشم ئەڕەوەڵا نوخشە و لێبێ بە ساخەو بم ئەڕەوەڵا لەخوا بەزیابێونە باشە لەگەڵ وا ئەڕەوەڵا کورە زۆر فەقیرە وەڵای نازان پێشێڵەن گێژ داماوە بەس دڵی پاکە نازانم بۆ ئاوای پێڵەن کورەوان لێ کردووە لە قسەی خۆم دەرناچێ خەمە نەبێ بە قسەی خۆم هەڵە سێدانیشی ئەچێ بە قسەی من ئەهایتر هەموو شتێک بە قسەی منە جوڵێتەوانێ خەمە نەبێ پەلە مەکە بخوا بێ ماڵیشی پێجیاکەمانە من تاقەتێمانم نییە بەیانیان زوو هەشتی بەیانی لە دەرگیان وەرە نان حازرکە وازانن وە خزمەتکاریەمانم لە ماڵی باوکمە چۆن نەژیام و لێرە چۆن نەژیم ئەروەڵا ئەسە پیشانە ئێم دڵەکەم یەک تاقمی جوانی بۆ کڕێوم دڵە نایە سەیری بکەیت ئێستا کامێرە بۆکەمەوە وەستە